کاتێک ئەچین بۆ دعوەتێک، هەر دعوەتێک بێ بان کراوین سەیرەکەی بەبێ ئەوەی خاوەن ماڵ پێمان بڵێ. ئێستا جاروێک کەسێک ئەڵێ کاک فڵان کەس وەرە کێش دێنی لەگەڵ خۆتا بیهێنە، ئەمە ناڵێم. کاک فڵان کەس تۆ دعوەتی منی بەس ئیتر کابرا کە ناوی تۆ هێنیا بەتەنیا یعنی بەس خۆت. بەڵام من ئەچم دووسێ حیمایەکەمە دوای خۆم بێ ئەوەی پیان وترا بێ ئایا ئەمە شەرعیە شەرعی نییە، دروستە یا دروست نییە. بەبێ ئەوەی خاوەن ماڵ ئیزنی دابێتم میوانی تر لەگەڵ خۆمدا بەرم. بەڵام ئەگەر وتی کێ دەهێنی بهێنێت ئەوەندە نەفەر بهێنەوە ئاساییە، باسی ئەوە ناکەم، باسی ئەوە دەکەم وتیانە فڵان کەس تۆ دعوەتی منی. لە حەدیثێکی صحیحی بوخاری داهاتەوە، ئەمە صحیح بوخاریە. پیاوێک هەبوو سەحابەیەک هەبوو ڕەزای خوای لێبێ، ناوی ئەبوو شوعەیب بوو. ئەبوو شوعەیب سەحابە بوو ڕەزای خوای پەروەردگاری لێبێ. بەڵام خزمەتکارێکی هەبوو ئیشی گۆشتی دەکەت، چۆن دەڵێ قەساب بۆ قەساب. بە قەسابەکەی وتی ئەی فڵان کەس کە تۆ لەگەڵ منایی خزمەتکاری منی، خواردنم بۆ دروستکە بۆ 5 نەفەر، بۆ 5 نەفەر. بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانکەم لەگەڵ 4 نەفەرە، واتە خواردنی 5 نەفەر گۆشتم بۆ دروستکە بۆ 5 نەفەر. سێرم حەدیثەی بوخاری کەن بزانە چەندێکمان مخالفەی حەدیثمان گوتە ئێستا نەمانزانیوە. بزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک ئێمەی کردووە یا بیلعکس ئێمەی کردووە. خواردنێکم بۆ دروستکە بۆ 5 نەفەر. بەڵکو پێغەمبەری خوا بانکەم صلی الله علیه وسلم لەگەڵ چەند سەحابەیەکە کە 5 کەسن، چونکە بەڕاستی پێغەمبەری خوام بینی صلی الله علیه وسلم سەیری دەموچای من کرد، زانیم برسیەتی بێهێزە، حەزەکەم خواردنێک گۆشتێ دروستکەی، خواردن دروستکەی. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بانکەم کەواتە 5 کەس بانکەم بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سەیری ئەم واقعەکەن. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لەگەڵ 4 سەحابەدا دەکەونە ڕێ بەرەو ماڵی ئەبوو شوعەیب. خواردن دروستکراوە بۆ 5 نەفەر و 5 نەفەر دعوەت کراوە. ئێستا دعوەتی وایە، خەڵکی فەقیری وایە دعوەتی کردووە 200 نەفەری بان کردووە، فەقیرە 500-600 نەفەر هاتووە. هەر شەرمەزار بۆ خواردن بۆ هەندێکی هەر نەماوەتەوە. ئێکاکە ئەموتی 200 بەشی 300 دروست کردەوە. معقولە حەچی خزمەیە پیاوەتی بە ئاوی حەمام بۆکە چی خزم و کەسوکاری خۆتی بانکێ لەگە خۆتا ئاخر پێت نەوتراوە. خەڵکی بەتەنیا خۆی پێی وتراوە، ئەچێت 10-15 برادر ئاگادارەکاتەوە. وەڵڵا حرامە گوناحبار دەبن. ئەتوانی بڵێ کاک فڵان کەس دێم هەر خۆم بێم، بزانە بە قسەکەی دیارە پێی خۆشە خەڵکی تر بێ، یا جارێ وەڵێ بە کاکە با کەستر نەیە، جارێ بەشەڵێ خۆی ئەڵێ کێ دەهێنی بیهێنە، ئیزنی لێ وەرگرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوتە ڕێ بەرەو ماڵی ئەبوو شوعەیب، 5 کەسن. پیاوێک کەوتە تەنیشتیان لەگەڵیان ڕۆشت، بوونە 6 کەس، 1 نەفەر، نەک 50 نەفەر و 200 نەفەر زیادی کردی بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەشتە بەر دەرگای ئەبوو شوعەیب، فەرمووی ئەی ئەبوو شوعەیب تۆ ئێمەت بانگ کردووە 5 کەس، ئەم پیاوە شوێنی ئێمە کەوتۆ ئێمە بانگمان نەکردووە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئێمە بانگی ئەم پیاوەمان نەکردووە، ئیزنی پێ ئەدەی لەگەڵمانە بێتە ژوورە بۆ نان خواردن، یا ئیزنی پێ نادەی با بڕوات. ئەبوو شوعەیب ڕەزای خوا لێ فەرمی با ئەویش بێتە ژوورەوە، بەڵام لانەش لە ڕوویدا ما بێت، بۆیە هەر لە خۆتەوە خۆت مەکە ماڵەکە خەڵ دعوەت کراوە، هەر لە خۆتەوە کەسێک ڕوا بۆ شوێنی خەڵکی بانگ مەکە، ئەگەر پێت نەوتراوە کەس بانگ مەکە لەگەڵ خۆتە بەبێ ئیزنی خاوەن ماڵ. دروست نییە مناڵێک لەگەڵ خۆتا بەری، ئەوە ئاگاداری و خاڵە بن. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ سەحابە دەفەرمێ ئەگەر پێت خۆشە با بێتە ژوورە، ئەگەر پێت خۆش نییە با بگەڕێت، چونکە ئێمە نەمان هێناوە، ئێمە بانگمان نەکردووە، کەوتێتە تەنیشتمان لەگەڵمان نەهاتووە، کەوتۆتە تەک ئێمە. ئەوە ئیسلامە فێری ڕەوشتی جوانمان دەکات. بۆچی؟ لەبەر ئەوەی خاوەن ماڵ شەرمەزار نەبێت، لەبەر ئەوەی خاوەن ماڵ شەرمەزار و خەجاڵەت نەبێ لای میوانەکان. بۆیە ئەوەی کە پێی نەوتراوە لەگەڵ خۆتا مەی بە بۆ میوانی، کورتە، براتە، خزمتە، هەر کەسێک